بینەرانی خۆشەویست هاتمەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی دامەی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە بە بەشداری هاوڕێیان ساڵحی سەرداری و هومایونی گودازگەر ئەندامانی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتی میزگردێکمان تشکیل داوە بە مناسبەت و بە بۆنەی ئەوزاعی منتەقە و شەڕ و شەرخوازیە کە لە منتەقەکە وجودیە. پێشەوەی پرسیارەکانە ماراستە بکەم، هاوڕێنە گەدەنگی منە بیسەن زۆر خۆشاتن بۆ بەشە لە بەرنامەی و تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ هاوڕە عەبدولسڵام هەیە بۆ خۆت بۆ هاوڕێ هوماین و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. منی چێروانمان دوو نەبوویت لە یەکەم هاوڕێ عەبدولسڵام هەیە بۆ هاوڕێ ساڵح و هەروەها بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆن پەرتۆ. زۆر سپاس بۆیەوەش. هاوڕێ ساڵح وەڵین پرسیارە ماراستەی ئێواکەم لەو فەزا عمومیەش دێمە دەرۆ دەقیقەن دێمە سەر سیاسەتی حیزبی حکمەتیت کە ئێوە وەک ڕاهبەران و ئەندامانی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسن. پرسیارەکەمەوە لە حیزبی حکمەتیت بەرخەلافی زۆر جەریانی ڕاست و حتا چەپەکانیش دژی ئەم شەڕ و شەرخوازیەدا و خەڵکی منتەقەکە دڵهڕە و نگەرانی و وەحشەتێکی زۆریان هەیە، نەتەنیا خەڵکی ئێران بەڵکێ کولی خەڵکی منتەقەکە هەر لە ئیسرائیل و بگرە تاگاتە ئێران و منتەقەکە. بەتایبەت دیارە ئەم مەسەلەش شتی بەسا سەری مارەکە کە ئێرانە زۆرتر ئەم شەڕ و شەرخوازیە کە دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی هەردووکیان بۆ نەجاتی بۆهرانەکەیان ئەم شەڕیان وەڕێخستووە، زۆرتر متەوەجێ جامعەیەکی وەسیعی گەورە وەکو ئێرانە باتەوەجێ بە تەجروبەی تاڵی 8 ساڵەی شەڕی ئێران وێرە. هۆی چییە ئەم مەسەلە؟ وەڵەن ئاوا دەست پێکە و بۆ حیزبی حکمەتیت زۆر جدی و ڕۆشن مخالیفی ئەم شەڕ و شەرخوازیەدا. خۆ بەستگی بەوەس هەر حزب یا شخصیت یا ئەفراد یا نەهادێ لە زاویەی چ تەبەقەیەکۆ یا قشرێکۆ چاو لەو شەڕە بکە. بۆ کۆمونیستەکان و ئێمەش وەکو حیزبی حکمەتیست زۆر ڕۆشنە، ئێمە مخالیفی شەڕین زۆر بە ئاشکرا، چون پێمان وایە لە فەزای شەڕیە ئەوە وا ماڵوێرانە بێ و ئەوە وا ئاوارە بێ و ئەوە وا کوڕ و کچیە کوژیە و خێزانی لە بینەچێ، ئەوە ئەکسەرەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشن کە هیچ نەخشێکیان لەم شەڕانیە، هیچ دەورێکی لەم شەڕانیە. ئێوە مەساڵەگە تاریخ ئەم شەڕانە چاو لێ بکەین، هەر ئەوە بە ئاشکرانی شاهدا. شەڕ ئێران و عێراق دوو هێزی ئرتجاعی، ئیسەیش ئێران و ئیسرائیل و ئەمریکا و ئەوانە هەمویان دەوڵەتگەلێکی زدە خەڵکی تەرۆریستین کە عەلەی کرێکار و زەحمەتکێشن بۆ منفعەتی خۆیان واکەن. خۆیشت ئیشارەت پێکرد ئەم شەڕە بۆ حەلی بەهرانهای خۆیان هەرکەم لە لای خۆیۆ، دەرنەتیجە ئەمانە هیچ مەسەلەیان نییە چی بەسەرەوە خەڵکەتێ. مەسەڵەن ئێوە لە دەوران سەدام و دەوران مەسەڵەن خۆمێنی و ڕەفسەنجانی و ئەوانە ئەو شەڕە ئیتفاق کەوت 2 ملیۆن خەڵک لە هەردوو لاتیا چوو، زیاتر لە 2 ملیۆن ئەسیر و زیندان، زۆربەی شارە گەورەکان نەوار مەرزی گشتی ڕووخا بەسەریەکە، ئاواز و ئابادان و خۆڕەمشار و سنە و مەریوان و بیگرە لە ئەو بەریش بەسرە و نازانم زۆر شار خەڵکی زۆر ئاوارە بوون، خەڵکی زۆر مەجبور بوون خانە و کاشانەی خۆیان جێهێشت، هیچ نەفعێکیشی بۆ ئەوان بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش نەبوو. ئەم شەڕە خۆ خەڵک دروستی نەکردووە، خۆ لەسەر منفعەتی خەڵک نییە کە بچن مەسەڵەن شەڕکەن و بێژن فەرزکە لەسەرەوە ئازادی زۆرترە بێ، لەسەر ئەوە چزانم بێکاریان نامێنێ، لەسەر ئەوە ئەمنیەت و ئاسایش زۆرترە بێ، دەوا و دەرمان زۆرترە بێ، خانە و کاشانەیان مەسەڵەن باشترە بێ. دەرنەتیجە نەتەنیا ئەمەنیە بەرعەکسەکەی هەست بۆ دارا و دەوڵەمەند و دەسەڵەتدارانی سەرمایەداری هەردوو لە ئەم شەڕانەوە ئیسە ئیتفاقە قۆمێ نەتەنیا بە نظر من لە ئێران و ئیسرائیل و ئەم شەڕەوە ئیسە لە ئارادەیە. تۆ گەر چاو لە ئەو شەڕانە بکەی هەمیشە ماڵوێرانی و ئەوانەی بۆ خەڵک بەجێ ماوە و خەڵک کوژراون و سەردارانی نازانم سەرداران یا دەسەڵاتداران شەڕەکە دروستەکەن، دوایی ئاشتیەکەنەوە خۆیان، دوایی خەڵکی زۆر وا هیچینێکیان نییە کوژێن. جملەیە زۆر مەشهور و شتێک مەشهورەستێکێ لە بیرمەندانە کە لەو موردۆ قسەیەکە،
ئەوان لە ئاخرا بە نەتیجەگەن دوایی ئەو بوو سەدام و خومینی شتە بە نەتیجە گەیشتن و ئەوە وا ماڵوێران بوو خەڵکی کرێکار و زەحمەت کێش بوو ئەو 2 ملیۆن خەڵکە بوو وە زەخمی و کوژران ئیسەیش ئەمە ئاوایە خۆ مەسەڵان کوڕی ڕەفسەنجانی و نازانم کوڕی نەتانیاهۆ ناکوژێن یا کوڕی بایدن و ئەو دانەکەی تر بۆیە ئەم شەڕە ئەگەر ئتفاق بکەوێ کە ئێمە ئومیدوارین و تەلاشەکەین کە ئتفاق نەکەوێ و بۆیە عەلەیهین ئەگەر ئتفاق بکەوێ غێر از ماڵوێرانی و ئەوانەی هیچ بۆ خەڵک نییە و لە فەزای شەڕیە خەڵکی کرێکار و زەحمەت کێشەوە بە تایبەت لە ئێرانە کالعان لە ساڵنەوە 6 بە تایبەت ئێمە حەسێوی دەکەین ڕۆژ نییە خەڵ لە مبارزە و ئێعترازە نەبن نەشنە بەر دەمە و دەستگای دایرەی جمهوری ئیسلامی لە بازنشستەوە بیگرە کرێکارەوە بیگرە بزوتنەوەی ژنان بیگرە و بە پانتایی جامعەی ئێران خەڵ لە شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامیە دروستکردن فەزای شەڕ ئێمە تەجربەمان هەست مانە ئەبێ ئیتر بە بیانووی ئەوە شەڕمان لەگەڵ دژمنە هەر کەسێ بێتە دەرۆ تەقەی لێەکەن چودانم تەبلیغاتێ زۆر ئەکەن لەو موردەوە ئەو جنبشە ڕادیکاڵانە و واقعەن گەرەکی جمهوری ئیسلامی سەرنگونکە تەزعیفیەکە ئەیان نێرێتە ماڵەوەیە لاقل نایەڵێ زۆر فعال و لە خیابانە بن بۆیە حزبی حکومەتیست لە زاویەی منفعەتی ئەکسەرەتی جامعەی ئێرانۆ کە ئەکسەتی کرێکار و زەحمەت کێش و خەڵکی بەشمەینتە مخالف ئەم شەڕەسە هەر بۆیە ئێمە لە ئیطلاعیە یا لە تەبلیغاتمانە ئەمانە بە ئاشکرا ڕاگەیاندووە و لەسەریشی ئەڕۆی سپاس بۆ تەوزیحەکانت هاوڕێ ساڵە دەگەڕێم وڵاتان هاوڕێ هومایەنەگە مشەخەسەن لە جوابی ئەم پرسیارەی کە لە هاوڕێ ساڵم کرد تۆ لە مەوزەعی حیزبی حکمەتی تۆ گەر نوقتەی ئیزافەیەک تە فەرمۆگەنا جیالەوە جریانات زۆر جریان و شخصیت و کەسان هەن کە معتەقدن شەڕ دەتوانێت بە نەفعی ئەم جوڵانەوە بێ کە لە ئێرانە لەلایەن خەڵکی ئێران و دژ بە جمهوری ئیسلامی وجودی هەیە پیان وایە ئەگەر نەتانیاهو بە حساب بۆتە فریشتەی نەجاتی ئەم خەڵکە و خەڵک بە هیوان نەتانیاهو بایدن و نازانم ترامپ ئەم خەڵکە نەجاتدا وا فکرەکەن و پیان وایە ئەمە بە قازانجا ئێوە فکرەکەن و ئەم شەڕە ئەم جوڵانەوە و ئێترازات و مبارزاتەی خەڵک ئەگەر شەڕەکە پای بکێشێتە ناو ئێرانوانە بە نەفی ئەم جنبش و ئێترازات و مبارزاتی خەڵکەدا یا ئەو جۆرەی جەریانای ڕاست و پرۆغەر بڵێن بە قازانجی جوڵانەوە و ئێترازات و مبارزاتی خەڵکەوە بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی نەزەریەوە سەبارەت بەم بۆ چونانە چییە؟ پێشەکەوە بڵێ من قسەی زیاترم نییە زیاتر لەوەی کە هاوڕێ ساڵح لە مۆردی ئەوە کە بۆچی ئێمە مخالفی شەڕین فقط ئەوەی پێ زیاد کەم ئێمە وەکو کۆمونیست دفاعمان لە ئینسانیەت و مەنافعی ئینسان ها لە سەرەوەی هەموو شتێکەوە و بە بیرەوەری خۆمان لە ئەو ناوچە بینین کە ئەم شەڕانەی وا لە ئەم قڕنەی ڕابردووە تەنانەت پێشتریش بەسەر خەڵکادا سەپیوە زیاتر باری مێنێت و بەدبەختیەکەی بۆ کێجێماوە کۆچکردن قەڵاچۆکردنی مردم کوشتنی ڕۆڵەی خەڵک و بردنەدواوەی جامعە بە هەدەردانی سەروەتی جامعە و بنەماکانی ئەو ئیجتماعە هەموو ئەوانە نەتیجەی شتگەرێکن کە ئیسەمە لە چاو خۆمان لە لیبیایی بینین لە سووریایی بینین لە عێراقایی بینین لە بازی لەو کشوەرگەر ئافریقایایی بینین کۆمەڵکوژیەک وە لە ئەم چەند دەهەی گوزەشتا بەتایبێت لە قڕنی بیسما آخر قڕن بیسما کردیا لە بازی شوێنەکە هەموو ئەوانە لە کەیەکی نەنگە بە ناوچاوەکانی مناسباتی سەرمایەداری ئیمڕۆژەوە ناتوانێت شەڕێک کە لە ئێرانە بێت ئەوە ئینسانیەت بە ئیسلاح لە ژێرپا لێه نەکاتوە بە ئیسلاح تەواو مەدەنیەتی جامعە پێشێل نەکا هەر بەو دلیلە ئەمە لەو زاویەوە مخالفی ئەم شەڕینەوە هەم ئومێدوارین کە ئەو شەڕە ئاوا دانەگرسێت و هەم تەلاشیشی بۆ ئەکەین کە لە بە ڕۆشنکردنەوەی زەهنی خەڵک وە بە هەر ئامرازێکە ها بەدەستمانەوە بە ئیسلاح عەلەی بێسی سەبارەت بەوەی کە بنی ئەم شەڕە بە قەوڵی ئێوە لەلایەن بازێکەوە وەکو بەرەکەت و وەکو ئەوە کە دەرفەتێکە بۆ ئەوە کە عەلەی جمهوری ئیسلامی بتوانێت ئیسفادەی لێ بکەی هەم بە حکمی تاریخی
چەندەهەی گوزەشتە بازم هەر ئەم شەڕانە کە ئیمڕۆ خصلەتیان لەگەڵ جارانە فەرقەکە ئەگەر لە ئەوایلی قەرنی 20 ئینقلابی ئۆکتۆبرێک بووە لێنینێک بووە کە توانیویانە ئەو شەڕە وەک خۆیان باسییان کردو هەڵی گەڕنەوە عەلەی حاکمیەتی خۆیان سەرمایەداری خۆیان ئەوڵەن ئەوڵین شعاریان ئەوە بوو کە شەڕ ئەبێ نەمێنێت چۆن ئەیانزانی شەڕمێنێتە بۆ کۆمەڵگا شەڕ ئەبێتە باعث کوشت و کوشتاری خەڵک پێشگەلەوە حتا لەباری اقتصادیەوە لەباری فەرهەنگیەوە لەباری تەمەدونەوە ئەوێتە باعث دواکەوتووی جامعە ئیمڕۆ دوای سەد چەندین ساڵ لە ئەو هینە تێپەڕەبێ لە وەزیەتە تێپەڕەبێ جامعەی ئێران ها لە کەشوهەوایەکی بە تەواوی متغەیر لەگەڵ ئەوزاع ئیمڕۆ شتێترە پێشگەلەوە ئەبێ لە ناو جامعە و کۆمەڵگا ئەمرازهایەکە بێ ئەبێ تەشەکوڵهایەک ئەبێ قودرەتێکە بێت کە لە وەختێکی شەڕی ئاوا کە ئەو قودرەتە بوو بۆ ڕوخاندنی جمهوری ئیسلامی کۆتایی بە شەڕەکە بێنێ ئەو خۆ خراپ نەبوو بەڵام ئیمڕۆ ئێمە بەداخەوە ئەوە نابینین لە جامعەی ئێرانە ئامادەگی جامعەی ئێران بۆ ئەو نابینین ئەگەر سبەی بوو بە شەڕ هێزێک قودرەتێکی متەشەکڵ تشکیلاتێکی ئامادە بەکار و بە ئیسلاح حاضر بۆ ئەوە کە قودرەت بگرێتە دەسەوە وەکو تشکیل حزبێکی کاریگەری کۆمونیستی کە تەبەقەی کاریگەر بە ئیسلاحپێکی هاوڕ بێ بتوانێت ببێتە جانشین جمهوری ئیسلامی و لە ڕۆژەکانی ئەوڵی شەڕا بە زەربەی کاری جمهوری ئیسلامی سەرنگون کات و خۆی بڕۆتە جێگەی و بڵێ جەنگتەوە ئێمە متەسفانە ئەوە نابینین ئەمڕۆ شتێک وە ئێمە لە جامعەی ئێرانە ئەبینین بەهۆی دەسەڵاتدارەتی سەرکوتگەرانەی جمهوری ئیسلامیەوە فەسادی 40 ساڵەی جمهوری ئیسلامیەوە بۆی حاکمیەتێکەوە وایتر هەموو کەس ئەیزانی وە شەو و ڕۆژ ئێمە تەبلیغمان کردووە مردم هەن لە ئەو پەڕی فەقر و فەلاکەتە ئمڕۆ بژیوی ژیان بووەسە مشکلترین مەسلەی خەڵکی کاریگەر و زەحمەتکێش زیندانی پاشەکشێکردن بە خەڵک خرافات و تەحمیقی جامعە پێشێرکردنی حەقی ژنان هەموو ئەوانە تەسویری ئەو جامعەی ئێمەسا بەڵێ دروستە لە بەرامبەریان مبارزات و بە ئیسلاح ڕاوەستان هەیە و ئەمانە بەڵام هێشتا ئەمانە نەبوون بە کۆڵەکەیە کە بتوانێت لە ئەگەری شەڕێکی ئاوا بتوانێت مردم بەدەستیەوە بگرن وەک دەرفەت لێ ئیسفادەکە جمهوری ئیسلامی پێ بڕوخێنن لە نەتیجا ئەم شەڕە معەنە نەتەنیا بەرەکەت نییە نەکبەت و دواکەوتویە بۆ جامعەی ئێران و ئەبێ بە هەموو هێزێکەوە بە ئیسلاح بەرامبەری بێسیت ئەم ئەوزا و ئەحواڵە ئەگەر وا بێتە بەرەو شەڕێکی ئاوا داسەپێ ئەو تۆزە مبارزەیشەوە ئایستا خەڵک لە ئارا شەو و ڕۆژ نییە ئێوە هەر لەم ڕۆژانەوە جمهوری ئیسلامی لە شەیپوری شەڕیداوە و خەریکە ئەڵێن ئەوە موشکم خەست بۆ ئیسرائیل و ئەگەر ئەوان موشکخەنەوە ئێمە تۆڵی دواترەکەینەوە باش نسستە و مەعلم و ئەمانە خەریکی مبارزە یعنی ئێمە شتێک وا دڵمان پێخۆشەوە ئەمانوێ هەروە بمێنێتەوە و ئەوە ڕشت بکات ئەو مبارزاتەیە کە ئیسە ناو جامعەی ئێران هەست بە هاتنی شەڕ ئەوانە کەس ئەمن هیچ کەسێ ناتوانێت تەسەوورکە ئەگەر دوو مرکزی اقتصادی دوو پالایشگای نەوت یا نیروگایەکی بەرخ بۆمباران کرد لە شارێکی گەورە تۆ بتوانی تەزمینی کەی بۆ ڕۆژی دواتر ئەوە بازم بانشستەکان بێنە سەر شەقام بازم معلمین و پەرستاران و مردمی معترض بێنە سەر شەقام یا کارگەرانی نەفت اعتصاب کرد ناتوانانی تەسەوری ئەوە بکەی بەڵکە بەرعەکس جمهوری ئیسلامی ئەیگرێ بەدەستەوە بۆ تۆقاندنی جامعە و پاشەکشێکردن بە مبارزاتی مردم ئەمە دوو دلیلی ئەسڵیە یەکێک خانەخراوکردنی مردم یەکێکی بە زەرەیری مبارزە و خەباتێکە کە ئیسە لە ئەم چند ساڵانە بە تایبەت ئەم ساڵانەی دواییە لە جامعەی ئێرانە ڕشتی کردووە بۆ بۆسە جێگەی ئومید بوو ئەوە کە خۆیان وە خۆمان بتوانین بە هێزی طبقاتی خۆمان جمهوری ئیسلامی بڕوخێنین و حاکمیەتێکی ئەوەوە شیاوی ئینسانی ئیمڕۆدا بمەرزێنی ئابم دلیلانە نەخێر شەڕ نەتەنیا بەرەکەت نییە ئەم شەڕە زۆر نەکبەتیشە و حزبی ئێمە بەم دلیلانە تێکیا مخالف بوو زۆر سپاس بە تۆداکانە دەگەڕمەوە لایەوە شاورەیە هومایون هەورە ساڵە هەروەکو قاعدەیە کابینین لاوەڵیشۆ ئێوەژی شارەتان پێکرد دەوڵەتی ئیسرائیلیش و لایەکشۆ جمهوری ئیسلامی وەکو دوو دەوڵەتی ترۆریستی و سەرکوتگەر و جەنایەتکار و دووچاری بۆحرانن سەرتاپا بۆحرانیان ئەو دوو دەوڵەتەی گرتووە دلیلی ئەم شەڕ و شەرخوازیەش بۆ ئەوەیە بۆ حفزی خۆیانە لە پەنای ئەم سیاسەتەیە جەریانای ڕاست و ناسیۆنالیستیش بە قەولی پارتیڵە کەفش و کولایان کردووە کە ئاڵوگۆڕێک لەسەر و ڕوو بداوەوان بە قازانج و مەسلحەتی خۆیان
قدرەت لەسەرەوە دەست بەدەست کرێ و چەپڵە ڕێزانیانەوە بە قەولی مارووەڵێ خەنە ناو دڵیانە تاواوە تۆ لە رابطە لەگەڵ ئەم فەزایە جریانای ڕاست و ناسیۆنالیست و ئەحزابی کوردیش لە کوردستان مشەخەسەن چ بەرخوردێ بەم فەزای شەڕ و جەنگخوازیاکەن و چۆن جامعە هانەدەن بەرەوەی کە دڵ بەم فەزا خۆشکەن کە ئەمە باعثەوە بێ جمهوری ئیسلامی لە ئالیکەی قودرەت بێنێتە خوارەوە. ئایا ئەم بۆچوونە دروستە؟ ئەگەر دروست نییە وەزیفە و ئەرچی خەڵک لێرە دژ بەم فەزا و شەڕخوازیە دژ بە هەردوو دەوڵەتەکەش وەکی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی و دژ بەم فەزای ئەحزابی ڕاستە دەبێت چی بێت؟ بەڵێ تاوە نازەی وا بە جامعەی کوردستان هەڵەگەڕێتەوە خۆ مەوزەعگیری مختلف هەست لەسەرم شەڕە ئەوەی وا خۆی بە چەپ ئەزانێ و بەرەی چەپ و ئازادی خواز و کۆمونیست خۆ معلومە بەرامبەرم شەڕەسە هەر بەو دلایلە هەم من هەم هاوڕێهماین باسمان کرد چون لەبەر ئەوە واقعاً هیچ ئاڵوگۆڕێک نەتەیان نایەتە بەرۆبەر بەڵکو بەرعەکسە و مبارزات مردم قەت ئەکا بەندوبەست دروستەکەن لەسەرەوە ئەوانە تەوزیحات لەو موردەوە ئەدەم ئەحزاب و جایەتێ وا هەن لە کوردستان ئێرانە و حتا بەشەکانتر بەنظر من ئەحزابی ڕاست بە جۆرێ دڵیان خۆش کردووە بە ئەمەکە ئەمریکا و ئیسرائیل بێن لە ئێران تۆ مەسڵانی سەر لە ئیمڕۆ ئەم دوانیوەڕۆ میدیاتان تاقیب کردوێ یحیا سنوار وا جێگار بەڵێ ئیسماعیل هەنیە بوو کوژراوە ئەیتر نازانی شای و لۆغانێکە ناو ناسیۆنالیست کووردا و چ بەزمێکە و چەندێ هەر ئەوەی ماوە چۆپەکەی گرن و دەستکەن بە هەڵپارتیە و ئەوانە واقعاً ئەمانە چۆن عەقیدەیان بە مبارزات خەڵک نییە لە ڕێی مبارزات خەڵکۆ مەسەڵەن بلەخرە خەڵ لە مورد ئایندەی خۆی تەسمیم بگرێ خۆی تعین تەکلیفکە خۆی قانوندانێ خۆی جامعە بابڕێەوە و ئەمانە هەمیشە وەها بوون بێن لەبان سەر خەڵکەوە و قودرەتێکی خارجی بێ دەرویەکیان بۆ بکاتەوە ئەوانیش بێن خۆیان تەحمیلکەن لە جامعە و لە شتێک بگەن بە ناونەوایە بگەن بە گۆشەیە لە قودرەت و گۆشەیە سەر قاڵیەکە بکەوێت دەست ئەوان ئەمانە هەمیشەوا بوون ئیسا ئەم مەسەلە هاتۆ سەربەرۆ دوو تەجربە هەست و ئەمان پیان وایە ئەو تەجربانە تێکارە بێتەوە یەکی تەجربەیەوە بوو کە لە ساڵ 92 کا وەختی ئەمریکا حملەی کرد بە سەدام حوسێن خۆب و سەدام حوسێن پاشەکشەی پێکرا ئەحزابی حاکم لە کوردستانی عێراقا یان یەکێتی و پارتی ئەو وەختەی تر هاتن و خۆیان داسەپان بەسەر خەڵکان حالەکە خەڵک واقعاً هێزەکان بەعسی لە شارەکان کوردستان تاوە نازەیەمە خۆمان لەوێ بووین لە سلێمانی لە هەولێر لە کەرکوک بەعسیەکانیان دەرکرد وەێ ئەوان چون بلەخەرە هێز بوون و مسەلح بوون و حزبیان بوو هاتن و سوارم ئەوم بارزاتە بوون و بلەخەرە گەین بە نانونەوە و حکوومەتی ئەقلیمی کوردستانیان دروست کرد کە ئەڵبەتە تا ئیسەیش خۆیان چەند جار مەسەڵان ئاڵو گۆڕ کراوە ناویە مەسەڵەن بەعسیان هاورد ساڵ سیوەکی ئاپ ساڵ 4 بوو جوان لە بیرم نیە دوایەوە شەڕ ناوخۆیی یەکێتی و پارتی هاتە بەرەوە یا ئەمانش ئێرانیان هاورد بۆ سەر کۆیە و بۆ سەر سلێمانی و لێ پاشەکشیان کرد بە پارتی و لەو وەختەوە بەشیان کردوە شاری کۆیە ئەو دیوی پارتیە ئەم دیویینە مەرزورم ئەوسە بێژم ناسیۆنالیزمی کورد لە ئێرانیشا لە کوردستان ئێرانیشا تقریبەن شتێک ئاوا مەسەڵەن دڵیان بە ئەوە خۆشە کە ئەگەر ئەم شەڕە بێ ئێران زەعیفە بێ جمهوری ئیسلامی زەعیفە بێ و ئەوان ئەتوانن چوزانم بە دەسەڵات بگەن بە دەرەجاتێ لەیدا مەسەڵەن ئەمە ئەتوانی تۆ لە هەیکەلی حزبی دموکراتی کوردستان بەیانەیەکیان داوە یا لە دوو سازمانی زەحمەت کێشان ئەوان کە مرەتەب هەن لە شوێن ئەوە کە لە گۆشەیەکەوە لە ئەوروپا چایەکیان تیانەوە بێ و حازن هەموو کارێ بۆ ئەو دەوڵەتانە بکەن کە ئەمان خۆیان لە گۆشەیەک و جمهوری ئیسلامی ئەگەر زەعیف بوو یا ڕووخا ئەمان بن بە ساحب شارێک و دەیەکوانە بەشێکتری پژاکە کە ئەوان ئەلان مەسەڵەن یەکێک لە ڕەهبەرانیان زۆر ئاشکرا مەسەڵەن
شتی وتووە مەقالەیەکی نووسیوە بەناو ئابدانان یا نازان ڕێنوار ئابدانان کە هەم عزوی کەجەکەیە هەم عزوی ڕەهبەری پژاکە من بەیانیەی هینم نەدیوە لێیان وەلێ ئەم کەسەوە ڕەهبەریان شتی ئەوە نووسیەوە بە جۆرێک تەرەفداری خۆیان لە جمهوری ئیسلامی و حتا باز لەوە کە ژێگەر جمهوری ئیسلامی بێت و اتحادێ دروستکار لە خاورمیانە منزوری ئەو نیروهای حمایەتی و محور مقاومەت و حزب الله و حوسی و حشد شعبی ئەوانەیە ئەگەر ئەمە مەسەڵەن بێت ئەتوانێت اتحادیە وەکو ئوروپا اتحادیە ئوروپا دروستکە یانێ ئاوهایە و ئەمە بەنظرم بێسابقە نەبووە لە ئەم چەند ساڵات دەیان مورد ئەوان ئاوا هین نزیکایەتی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی نیشان داوە باسییان کردووە وەختێ حەسەن نەسرڵڵا مرد هەم مەزلوم کوبانی هەم وابزانم کەجەکە ئیطلاعیان سادر کرد و تەسلیەتیان وت بۆیە ببوورە هاوڕێ ساڵە هەر ئێستاش پەژاک کتووی ئەگەر جمهوری ئیسلامی بێسا شەڕێک ساز بێ ئێمە حاضرین چین کۆمەکەین بە جمهوری ئیسلامی و هێزەکانمان لە خدمەتیا بێ بەڵێ ئەلبەتە ئەوە دقیق نییە هاوڕێ عەبوو من تاقیبم کرد بەڵام خۆب ئەمان لە زۆر شوێنە وایان کردەوە مەسەڵەن لەگەڵ جمهوری ئیسلامی لە ئاتەش بەسان مەسەڵەن یەژن جمهوری ئیسلامیشێ وەکو دەوران محەممەد لە مەدینە بکات یا مەکە یا مەدینەیەکیان و ئیسە ئەم کابرا ئابدانانە ئاوایەژێ و پژاک ڕسمەن لە ئاتەش بەسایە لەگەڵ جمهوری ئیسلامی لە ساڵ 2011ەوە بۆیە پێچێ و ئەمە تەجربەیەکە لە کوردستان عێراق متفاق و تەجربەی دوم لە کوردستان سووریا بوو وەختێ ساڵ 2011ەوە خەڵک لە ئەوەڵ و هاتنە خیابان عەلەی بەشار ئەسەد هەرچەند دوایی ارتجاع و کۆنەپەرستی و نیوهای ڕاست و کۆنەپەرست زاڵ بوون بەسەر اعتراضات و مبارزات لە شارەکان سووریا و بەرامبەر بە بەشار ئەسەد وێسان بەشار ئەسەد کوردستانی تەسلیم پێیەدە کرد کە یەکێ لەو حیزبانە ئیسی شەست حیزبێکە سەر بە ئەقمار پێکاکایە مەزموون کوبانی و ساڵح موسلم و نازان پەروینکێ و ئەوانە مەسڵن ڕەهبەریەکەن هەرچەند ناتوانین کارکن کە کارگەلێ باشیشیان کردووە بەڵام ئەو دوو تەجربەکە بەشار ئەسەد ئەو منتەقەیە تەحویڵ ئەواندا و ئەگەر ئیسەیش دەسەڵاتی بێلیانە سێنێتەوە هەمیشە تادیدیانەکە و ئەوەی لە کوردستان عێراقا ڕوویدا و ئەزانن لە کوردستان ئێرانیشە ئەم هینەیە بەنظر من کوردستان ئێران فەرقەکە لە کوردستان ئێرانە لەم 44 ساڵە خەڵکی کرێکار و زەحمەتکێش یا جنبشی ئازادی و بەرابەری تەڵەبی جنبشی کارگەری جنبشی کۆمۆنیستی یەکێ لە نیروگەل ئەساسی جامعەی کوردستان بووە دروستە جارجار وەکوەر حزبێکی تر یا هەر بزوتنەوەیکی تر زەعیف بووە قەوی بووە هاتۆ سەمایان پاشخیان پێکردووە تۆ توانی سەفێ لە ڕاهبەران کاریگەری کە یا ئەدامیان کردن یا زیندانیان کرد یا ئیسەیش هەن یا سەفێ لە ژنان لە معلمان هەر هەمیشە هەیە و سابقەی کۆمۆنیستەکان لە جامعەی کوردستانە هەر لە ئەوڵەوە هەتا ئیسە یەکێ لە نیروهای غیر قابل حەسبوون جامعەی کوردستانە ئەم ئیجازە بە ئاسانی نا بە ئەحزابی ڕاست و ناسیۆنالیست کە وەکو کوردستانی عێراق ئەو جامعە خەنە ژێردەست خۆیان وەیسە مەزین بەداخەوە لە جامعەی کوردستانە هەر ئەو دوو حیزبە هەرو حکوومەتە کوردیە چی بەسەر خەڵکی بەدبەخت و کرێکار و زەحمەتکێش و موچەخۆر و کارمەند هێناوە لە هینە ئەو فەزا ئیسە لە سلێمانی و کەرکک و هەولێرە هەیە هەر ئاممکردم دوو حزبە لەسەر دەسڵات بن لە یەک خەڵ لەوە زیاتر ماوێران کەن وا کردیان لە شەڕی ناوخۆیە بۆیە لەو وەختۆ ئەماناتون سەرکار خەڵکی ئەکسەتی خەڵکی کرێکار و زەحمەت کێش و کارمەند و قشری زەعیف خۆشی بەخۆیەوە نەدیوە هەمیشە تەمایل ئەوە بووە نازان موشەکەی بۆ بنێ نخۆی بۆ بنێ نی و ناتەواو ئازادیەکان بەرتەسکە بێ کابرا ڕۆزنامەنگارە 3 ساڵی خەنە زیندان ئەم دانەکە ترۆرەکەن ئەو دانەکە کوژن وەلێ من گەرەکم ئەوە بێژم ئەو دوو تەجربە ئەمان پیان وایە تکارەوە بێ وەلێ من وازانم ئەگەر جمهوری ئیسلامی زەعیف بێ لە ئێرانە لە مەرکەزە ئەوەهانیە ئەحزابی ناسیۆنالیستی کورد مەیان بۆیان خاڵی بێ و وەکو حکوومەتی ئەقلیمی کوردستان یا وەکو پێدێ یا وەکو هەر جیانکی تر بێن لەویا خۆیان داسەپێن و ئەوانە چون ئەمان خۆ عەقیدەیان بە مبارزات مردم نییە خۆیان عەلەی مبارزات مردمن عەقیدەیان بە سات و سەودا و سازش و
ئەوەیە کە هێزێک قدرتێک بێ بۆیان بڕوخێنێ و ئەمانیش دەبەشێ لە دەسەڵاتە بەشدار بن. بۆیە جامعەی کوردستان جامعەیەکی تەبەقاتیە، جامعەیەک تەجربەی هەست، نەسڵێ لە کۆمونیستەکان و چەپەکان و صاحب ئەحزاب و جایانات چەپ و کۆمونیستە، خەڵکێکی ئاگاه و وشیاری هەیە. بۆیە بەو ئاسانیە فکر ناکەم حتا ئەگەر جمهوری ئیسلامی زەعیف بێ لە مەرکەزا، ئەمان مەسەڵەن بێن وەکو ئەو اتفاقەوە لە عێراق یا لە کوردستان سووریا کەوت، بێن مەسەڵەن خۆیان تەحمیلکەن بە خەڵکی کوردستانی ئێران و ئەحزاب و جایەتی چەپ و کۆمونیست لەوێ زۆر قودرەتمەندترن لەوەی کە ئەوان خەیاڵیەکەن. زۆر سپاس بۆ تۆزەکانت. هەورە هومایۆن، دوو تەجربە توانین نیشانە بکەین. زەربولمەسەرێک هەیەڵێ ئینسانی هوشیار و بادەرایەت دوو جار لە کونێ کۆمار پێوەی نادا. خەڵکی ئێران تەجربەی 8 ساڵ شەڕی ئێران و عێراق و ماڵوێرانی و کوشت و کوشتار کە هاوڕێ ساڵە بە وردی ئیشارەی پێکرد هەیەە، وەلایەک شۆ تەجربەی ئینقلابی 57 کە بە دروست عەلەی حکوومەتی پاهلەوی و جەنایەت و خەفەقانی ئەو سیستمە بوون، بەڵام غەرب و ئوروپا و ئەمریکا لە ڕاستیا ئەم ئینقلابیان بە شکست کێشا و حکوومەتی جمهوری ئیسلامی دەستپۆختی هەرم دەوڵەتانەی ئوروپا و غەرب بوو. ئێستاش دووبارە ئەم سەناریۆگە قەرار بێ خەڵک هۆشیار نەبن و لە مەیدانە نەبن، دیارە ئەبەم جۆرانایانەوێ بەلاڕێیدا بەرنۆمانە. پرسیارەکەی منەمە باتەوە جێ بەم فەدا ئێوە چەندێ بەستا گومان و حەدسی ئەمە لێدەن کە ئەم شەڕە واقعاً پای ئێران بگرێتەوە و ئەو شەڕێک کە ماڵوێرانیەکی بەغایەت زیاتر لە شەڕی ئێران و عێراق ممکنە بۆ خەڵکی ئەو کۆمەلگای ببێ، چەندێ احتمالی ئێمە هەر عەلارەغمی تەواوی ئەم ئێقداماتانەی تا ئێستا کردووانە ئەگەر خەڵک لە سەحنا نەبن و ئەگەر خەڵک دژی جدی ئەم شەڕ و شەرخوازیە نەبن. تجربەی ئەم ماوەیە نیشانی دا کە خودی ئیسرائیل و حتا جمهوری ئیسلامیش وهانیە تعین کنەندەی ئەوە بن کە ئەم شەڕە ببێتە شەڕێکی منتەقەی گەورە. بێشگەلەوە ئێمەشی ئەوە بزانین کە خودی ئەم شەڕە دروستی سەها لە خاوەرمیانە، بەڵام تیکەیەکە لە پازڵی گەورەتر کە ئەمپریالیستەکان و کشوەرە سەرمایەداریە زلهێزەکان قوتوبگەری جۆرا و جۆری سەرمایەداری کە ڕەقیبی یەکترن بۆ داگیرکردنی بازاڕی سوود و چەسانەوەی تەبقی کارگر لە دنیا، هەر لە چوارچێوەی ئەوانە. ئەوە توانشای ئوکراینکەن ئێستا. ئوکراین خەبەرەکانی کەوت سەلاوە باتەوەجو بۆ گەرمی ئەم فەزای شەڕەوە لە خاوەرمیانە لە بین ئێران و ئیسرائیل و لوبنان و غەزە و ئەمانە هەیە. لەوێ تەحتی فشاری رووسیا خەریکە خەتەرناکتر ئەبێتەوە شەڕەکە. ئەمیش هەر بەشێکە لە ئەو شەڕەکانی تری دنیای چەر بەشێکە لە ئەو ڕقابەتە ئەمپریالیستیە کە لە بینی خوتوبگەری مختلفی دنیا هەست. یانە من ئەمە بۆ ئیشارە پێ ئەەکەم کە شەڕەکە لە جغرافیایکی گەورەترا یا لە تەسویرێکی گەورەترا وەختی ئەیبینی شەڕی سەرمایەداریە، شەڕی قوتوبگەری سەرمایەداریە بۆ بەدەستهاوردنی کەسبی سوودی فرەتر، بۆ چەسانەوە و مەینەتی فرەتر داسەپانن بەسەر بەشەریەتی ئیمڕۆوە. هەر بۆیە ئەوان بڕیاری ئەسڵی لەسەر ئەوادن کە لە کوێنە بە نەفعیانە کام منتەقە ببێتە شەڕێکی سەراسەری یان نەبێت. لە مۆردی ئەم شەڕیشەوە هەر وایە ساڵهای ساڵەکە غەرب و ئەمریکا ئەلا ڕەغمی تەحریم و شارهاوردن و هەڕەشەکردن و هەموو ئەو کارانەوە ئێکن لەگەڵ جمهوری ئیسلامیە، بەڵام ژێرا و ژێر بە بێ بڕانەوە لەگەڵ جمهوری ئیسلامیە خەریکی مزاکر و سازشە. هەر ئێستاش وای ئێمە قساکەین لە ئەم شرایەتە کە تونەوە بۆ ئیتر ئەوەسا جمهوری ئیسلامی 200 وشێکی ناردووە بۆ بە ئیسرائیل و ئیسرائیلی چێ هەڕەشاکە کە انتقام بسێنێتەوە فڵان و ئەمانە، بەڵام دە ئەم بینە ئێمە حتا خەڵکی کوچە و بازار و ئامیانێش بۆیان دەرکەوتووە کە خودی ئیسرائیل بڕیاردەری ئەسڵی نییە بۆ ئەم کارە، بەڵکە مەنافع و بەرژەوەندی غەرب و ئەمریکا هێشتا ئەو تەسمیمێ نەگردووە کە شەڕی سەر و ماڵی لەگەڵ جمهوری ئیسلامی بکات، چون بە نەفعی نییە جمهوری ئیسلامی سەرنگون بێ. پێی وایە جمهوری ئیسلامی سەرنگون بێت هیچ تەزمینێ بۆ ئەوە نییە کە بازاڕی سوودی ئێران و تەواوی ئەو منتەقە کە ئێستا چین تقریبەن داگیری کردووە هەڵگەڕێتەوە بۆ غەرب و بۆ سەرمایەداری ئەمریکا. پێی وایە
جێگەیەک وەکو ئێران هەر حاکمیەتێکە لە ئێرانە وجودی هەیە ئەگەر سەر بە غەرب بێت ئەگەر ڕام بکرێت ئەگەر تا ئەنازەیە دەست لە بازە دەست درێژی گرێت لە منتەقا پچێشێت و ئەمانە لەو ڕێگەوە لەو تەریقەوە باشتر ئەتوانێت مەنافعی سەرمایەداری غەرب و ئامریکا تەمین بکات و بتوانێت یەواشی واش ڕەقابەت بکات لەباری اقتصادیەوە لەگەڵ ڕەقیبەکانی تری خۆی وەکو چین و هند و رووسیا و ئەمانە کە ئێستا دەستی باڵایان هەیە لە منتەقەی خەلیجی فارس و بەتایبەت لە ئێرانە کەوایە من پێم وابێ هەر بە ئەم منتەقەوە هێشتا ئەوەی وا ئێمە ئێبینین مدیریەتکردنی بەحرانە کەستا ئەوە بەرەوە شەڕبی بن یەک مەسەلە فقط لێرە فەرقی کردووە لە بە پێجاران ئەویش مەسلەی ئەوەیە کە خودی دوای هەفتی ئۆکتۆبر و پێشچوونی ڕەوەندی شەڕەکە لەبین ئیسرائیل و لەبین ئیسرائیل و حەماس و یا ئەگەر بە دروستتر بڵێن جەنایەتێک وا ئیسرائیل کردیە لە غەزە و کۆمەڵکژیەک وا لە غەزە کردیە ئیسرائیل وازانێت کە دەرفەتێکی بۆ دەرکەوتووە کە بتوانێت بە ئیسلاح سیاسەتە فاشیستیەکانی خۆی ئەم جارە بە یارمەتی ئەمریکا فرەتر بباتە بەرەوە وازانێت دەرفەتێکی بۆ کەوتووە کە بتوانێت لەگەڵ ئێران بە ئیسلاح دەرگیر بێت و زەربە بۆ شوێنێ لە ئێران واهێنێکا وەزعیفیکا ئەم دەرفەتەوە ئێمەژین لە برسیەتیدانی مناڵ و گەورە و بوشکی غەزا هەر ئیسە ئەیبینین کە تەنانەت سازمانی مللی متحد کە سازمانی برژوازی جەهانیە دەنگی دەرهاتووە کە تامانیەتر مناڵان لەوانەیە غەزایان بۆ خواردن نەبێ لە غەزا ئێوە تماشای کەن کە غەزە و منتەقەیەکی وێران کردە تماشای لوبنان کەن وێرانی کردە و هەموو ئەمانە وازانێ ئەم دەوڵەتە فاشیستیە دەرفەتێکی بۆ دەرکەوتووە لە کە تاریخیە و باتەوەجو بە حزوری گستەردەی غەرب و ئامریکا لە تەواو منتەقەکە کە تەواو ئەقیانوس و دەریا و هەموو شتێکیان گرتووە و ڕۆژ لەسەر ڕۆژ قەریکن هێز ئەنێرن وازانێ ئەتوانێت ئیسفادەی لێ بکات بەڵام ئەلاڕغمی ئەم وەزعیەتە تایبەتەوە هاتە سەبەرەوەی هێشتا ئێمە ئەیبینین تەنانەت بۆ جوادانەوە بە ئێران جۆرهای خەریکن مدیریەتی ئەەکەن جۆرهای خەریکن هەر وەک دەورەکانی پێشتر جۆرێک تێپەڕی بکەن کە نەبێتە شەڕێکی سەراسەری و گەورە و هەر وەک من باسم کرد لەم بینە ڕژیمی جەنایەتکاری نیتانیاهۆ لە فرسەت ئیسفاداکە زیاتر بۆ جەنایەتی فرەتر خۆڵقانن لە لوبنان و لە غەزا لە نەتیجا من پێم وانیە هێشتا ئەو شەڕە گەورە و تەسمیمیان گرتووە غەرب و کشوەرگەری ئامریکا لە ئایندەی نزیکا ڕوو بدە دەنگ سپاس بۆ تۆزەکانت هاوڕێ هومایون فرسەتمان زۆر نەماوە ئەم پرسیارەم ئاراستەی هەردووکتانەکەم یەکی 3 دقە زیاتر وەخت نەماوە یەکی 3 دقە وەختانەیە جواب یەم پرسیارم دەنەوە باتەوەجێ بەم فەدا بەرحاڵم شەڕە لە گۆڕایە و کەم یا زۆر چەندێ پڕەنگ و چەندێ کەم ڕەنگ بەرحاڵم فیالەن معلومی هەروەکو تۆ هاوڕێ هومایون باست کرد عەلا ڕەغمی تەمایلی ئێمە و خاسی دەرونی ئێمە کە ئەم شەڕێ ئەمانەوێت دەست پێنەکە یا وەسیعتر نەبێتەوە لە چونین فەدا و شەرایەتێکە باتەوەجێ بەم فەدای جەنگیە پرسیارەکەمەوە لە ئەرک و وەزایفی کۆمۆنیستەکان عەلەلعوموم و بە تایبەت خەڵکی کوردستان باتەوەجێ بە مبارزاتێکە لە ئێرانە دژ بە جمهوری ئیسلامی لە مەیدانایە و جمهوری ئیسلامی لەرزە کەوتۆتە گیانی و ئەگەر شەڕێ دەست پێکە جیا لە ماڵوێرانی و کوشت و کوشتاری زۆرتر بۆ کوشتە ئێرانوێرە هیچ حاصل و دەستکەوتێکی نابێ چه ئەرک و وەزایفێکەوێتە سەرشانی هەموو ئەو ئینسانانەی کە دڵیان نگەرانی ئەوەن کە شەڕ دەست پێ بکە و ئەم ماڵوێرانیان جارێتر بەرەو کێم خەڵکە بگرێ چه ئەرک و وەزایفێکەوێتە سەرشانیان فەرمونێکی 3 دقە فەرمون تاوان نازەی بە ئێمە هەڵەگەڕێتەوە بە کۆمونیستەکان قسەی خۆمان لەسەر کرد من وازانم مهمترین مەسئلە ئەبێت جامعە وشیار بێت لەم بارەوە ئەبێ بزانێ ئەو تەبلیغاتە وەسیعەوە ئەیکەن پێیان وایە ڕاست چ لە سەتحی ئێرانە و چ لە سەتحی کوردستانە پێیان وایە مەسەڵەن ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ ئیتر دنیا ئەبێ بە بەهەشت و ئێمە پێمان وایە ئێمە لە هەرچێ کەسە قاتعتر بووین بەرامبەر بە جمهوری ئیسلامی بۆ ڕوخانی شەو ڕۆژ
چلو چەند ساڵە نەقشەیە کێشین زەحمەتە کێشین زیندانە چین مەزورم کۆمونیستەکانە لێمانە کوژن بەڵام خەڵک سازمانەین وریا وشیارەکەینەوە قسەی خۆمان ێژین من وازام ئەبێت تەبلیغاتێکی ئاوا بکەن کە خەڵکە مەکەونە شوێن تەبلیغاتی جەنگی ئەو حزاب و جایەتەوە گۆشەیەکن لە ئەو شەڕە و لە فەزای شەڕیا هیچ ئێعتسابی و نازانم مبارزات و ئەوانەیە ناتوانێت بە سەرنجام خۆی بگات و ئتفاقەن ئێمە نظرمان وایە ئەگەر ئەم فەزا ببێت و فەزای شەڕ نەبێت کرێکار و زەحمەتکێش ڕەهبەران کارگەری ئەتوانن سازماندەهیە زۆرترکەن متشەکلتر بن بزوتنەوە کۆمەڵایەتیەکان فشار بێن بۆ جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی تەنیا وەختێ لە بینەچێت کە خاڵک خۆی لە بینی بە و بەسەر وێرانەکان و حکوومەتێک بێرێتە سەر و ئەو خەڵکە خۆیان تەسلیم گرن لە مورد خۆیانەوە ئەنافرێ لەمانەوە ئیسە تەرەفدار ئەم شەڕنە ئازمایش خۆیان یانداوە یا ئەو نەوعە لە سەرنگونی وا لە ئەسەر ئەو نەوعە لە شەڕا هاتووە سەر بەرەوە ئێمە دیومانە چاو بکەن لە عێراق چاو بکەن لە ئەفغانستان خەڵکە چاو بکەن لە میسر و نازانم سووریە و کۆکە ئەو لیبی و ئەوانە کێ ئەزانێت چیتی هاوگزەرێ حتا ڕسانەهای مرتەجعیش باز لە لیبی ناکەن چی ئەگوزەرێ بەسەر خەڵکە تماشایکەن دەرنەچیە ئەو نەوعەوە سەرنگونکردن لە بانەوە و نازانم لە ئەسەر شەڕۆ هیچ خێر و مایەکی بۆ خەڵکیان نییە مەسەلەوەسە کە ئێمە ئەبێ وشیار بین ئەبێ ڕوونی بکەینەوە ئەبێ تەبلیغات بکەین و تەواو تەلاش خۆمان بخەینە کار ئێمە لەگەڵ جایاناترا لە شۆرای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان لە کوردستان لەگەڵ حیزبی کۆمونیست ئێران و کۆمەڵە ویا لەگەڵ هەر جەریانێکەوە خۆی بە چەپەزانێ و عەلەی شەڕە و هەلە ئەم چوارچێواوە گەرەکی بێش ئەم ئتفاقە نەکەوێ شەڕ نەبێ خەڵماوێران نەبێ ئێمە ئەشێ هاوکاری بکەین هەریسێش ئەیکەین مەسڵان ئێمە عەلەی فەزای شەڕ لە دەروەی وڵات یا لە هەر پای تەختێ لە هەر شوێنێ بۆمان کرابێ تەبلیغاتەکەین ئاکسیۆن دانێن ئێعترازەکەین پێم وابێ هەر کەسێوە دڵ نگەرانە بە قەوتە بۆ ئەم داستانەوە بۆ ئایندەی ئەو جامعە ئەبێ لەم چوارچێوە حرەکەتکە ئەشێ دۆستان و دژمنانی خەڵک لەم شایەتە بناسێت ئەشێ بزانن زۆر سپاس بۆ تۆ دەکات هاوڕێوەمان ئەگەر تۆش نوکتەیەکە ببێ 2 دقەش وەختمان زیاتر نەماوە کەمتر لە 2 دقە فەرموو زۆر باشە منی شەرسا یەکەم 2 دقە تەواوی کەم ئەوەڵەن ئەبێ بەهانای خەڵکەوە بچین هەموو ئینسانێکی شرافتمەند هەموو تەشەکوڵێک ئەگەر شتێکی ئاوا ڕوو بدا کە ئومێدوارین ڕوونەدا مەسەلەی ئەمنیەتی خەڵک ئەم جارە پەنادان بە خەڵکی هەژار و فەقیر و کەم دەسەڵات بۆ ئەوە ئەڵێم کەم دەسەڵات چۆن ئەو کەسانەی وا مناڵی سەردار و مقاماتی جمهوری ئیسلامی هەر لە ئیسۆ فکر خۆیانیان کردووە چەمەدانگەری دلاریان پڕ کردو بۆ خۆیان لە وەخت خۆیان ئەچنە جێ ئەمن ئەبێ تەشەکوڵگەر مەدەنی و ئێمە وەکو کۆمونیستەکان لە ناو جامعەی ئێرانە هۆشمان بە مردم و ئەمنیەتیانەوە بەهانایانەوە بچین یەکێک ئەوە یەکێک مبارزەی خۆمان لە هیچ شرایەتێکە عەلەی جمهوری ئیسلامی کۆتایی پێ نێرین وەسایکەین تا ئەو جێ بۆمانەکردیە متەشەکڵ هێشتا هەر عەلەی جمهوری ئیسلامی بینەمەیان و لەوە مانوو نەبین کە ڕوخانی جمهوری ئیسلامی ئەتوانێت لانیکەم سێبەری شەڕ و ئەو مەینەتانە لەسەر مردم لابە زۆر سپاس بۆ تەوجیهەکانتان هاوڕێیان دیارە پرسیار زۆرە ئەهمیەتیشی زۆر هەیە ئەم مەسەلە چون مەسەلەیەکی زۆر مهمە ڕوو بە جامعەیەکی نزیک 90 ملیۆنیە بەرحاڵ وەختەکەمان ئیجازەمان پێ نادا سپاس بۆ تەوجیهەکانتان و هیوادارم توانین لە بەرنامەکانی داهاتووە زۆرتر لەسەر مەسەلە فوکوس بکەین و ئەو نگەرانی دڵهۆڕەی خۆمان لەگەڵ کۆمەلگای ئێران بەشکەین زۆر سپاس بۆ تەوجیهەکانتان بۆ بەشداریتان زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرەتی نەکۆتایی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ ساخی و سەلامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو بن